ئاماری توشبوانی شێرپەنجەیە لە ساڵی 2020دا کە لە یەکی یەکەوە تا بەرواری ئیمڕۆ ئێمە 2259 نەخۆشی نوێی شێرپەنجە لە شاری سلێمانی و لە نەخۆشخانەی هیوا تەجیل کراوە کە نەخۆشی نوێن و 1552 حاڵەتی خوێنیشمان هەبووە کە ئەمانە ئەتوانم بڵێم ناشێرپەنجەین بەڵام نەخۆشی خوێن و پێویستیان بە نەخۆشخانە بووە کە کۆی گشتی دەکاتە 3811 نەخۆشی لێنە ناو نەخۆشخانەکانماندا وە کۆی گشتی توشبوانی شێرپەنجە ئەتوانم بڵم لە سەرەتای دروستبوونی نەخۆشخانەی هیوا و سنتەری شێرپەنجەیەکان بە شێوەیەکی گشتی کە بیرمان نەچێ سنتەری ژیانە و سالاسیمیا و چاندنی مۆخی ئێسک و هەروە بەشی تاقی گەیشت لە نەخۆشخانەی شۆڕش هەمومان بەیەکەوە پاکیجێکین 29603 توشبووی شێرپەنجە هەبووە لە شاری سلێمانی لە سەرەتای دروستبوونی سنتەرەکاندا کە ئەمە ئەتوانم بڵێم زیاتر هانمان دەدا بۆی بە هەموو لایەک بتوانین نەخۆشخانەی هیوای گەورە کە هەر پێشتر لەم نەخۆشخانەیە لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەوە من داوام کرد و بەڵێنی ئەوەیدا کە لە زووترین کاتدا کاتی لێ کاری لەسەر بکرێ و من دووبارە داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی دەکەم کە بەپێی ئەو دەسەڵاتانی کە لای جەنابیانە و ئەو ئیداریانی کە بەدەست جەنابیانە هاوکاریکی تاوەمان کا بۆی بە زووترین کات بتوانین ئەو نەخۆشخانەیە بەردی بناغیدا بڕێ و کارەکانی تەواو بکرێ چکە بەڕاستی ئێستا شێرپەنجە ئەتوانم بڵێم مۆرکی شێرپەنجەیە خۆت خزمەتکردنی شێرپەنجە لە شاری سلێمانی مۆرکێکە نەک تەنها مڵکی شاری سلێمانی و دانیشتوانەکەیتی بەڵکو مڵکی هەموو هەرێمی کوردستان و بگرە عێراقیشە چکە ئێمە لە هەموو پارێزگاکانی تری هەرێمەوە خواروی عێراقیشە ڕۆژانە ژمارەی زۆر نەخۆش سەردانمان دەکا کاتوان بە ڕێژەی بڵێم لە ڕۆژێکدا 7 بۆ 10 نەخۆشی پارێزگاکانی تەنها خواروی عێراق دێتە ئەم نەخۆشخانەیە و چارەسەری ئەمانەش بەڕاستی کارێکی قورسە ئەتوانم بڵێم بارێکی گرانە هەم لەسەر لایەنی پەیوەندیدار هەم کەرتی تەندروستی هەم حکوومەتی هەرێم هەم لەسەر کارمەندان و پزیشکانیش کە من لێرەوە بەڕاستی دەستی ماندووبوونیان دەگوشم کە لە ناویشانە بە تایبەترە توان بڵێم ئەو ژمارە خۆبەخشەی کە زۆر لە خۆبوردانە بۆماوەی 6 مانگە بەبێەوەی هیچ موچەیەکیان وەرگرتە بێت بەوەی هەنێ ئیشکالاتی ئیداریەوانە کە بێبەش بوون لەو نیزامی بەدەل عیاداتە ئەوان بەردەوامن لە خزمەت و ئێمە کاری جدیمان کردووە و جارێکە داوا لەو لایەنی پەیوەندیدار و وەزارەتی تەندروستی و دارایی و ئەنجومەنی وەزیرانیش دەکەم بەڕاستی لە زووترین کاتدا کێشەی خۆبەخشەکانی نەخۆشخانەی هیوا کە ماوەی 6 مانگە بەبێ موچە خزمەتەکەن کە ژمارەیان نزیکەی 140 بۆ 150 کە ئەتوانم بڵێم ئەگەر ئەمانە لەم نەخۆشخانەیە بچنە دەرێ ڕەنگە توانای نەخۆشخانەکە بۆ لە 150 دابەزێت کە ئەمە ژوا دەکات بێتە هۆکاری پەکەوتنی نەخۆشخانەکە